افرو جوات وزیر عراق بودنگ دانه لسر پروژه آسا بوجه سال 2021 دجوه مصطفى کاظمی هوشداری جنافچونا سیستم سیاسی و جواکی العراق ده احمد داوود اغلو دبیجید لترکیا خفتنا بزمان کردی خیانته گرتنا هدفه کارکی شاشه ڕێبەریا خۆسەر داخواژێ نەتەوێنیەک بووی و جوواکە ناو دەوڵەتی بکە سنوورێکی بوولف و تەفگەڕێن تورکیا لە عینە ئیسادانن بزووترین دەم دهانا کوچبەران بچێت. ڤایرۆسێ نوێ کۆڕۆنایە گەشتێن ئەسمانیên بریتانیا و هۆڵەندا ڕاوەستاندن ترسێکە زێدە هەیە ڤاکسین ژی نەکارە vî cûrê kۆڕۆnayê ji nav bibe. روزباش جان جناوندان نوچان ایماندار باز دگل هوایه. ابرو جوات وزیرین عراق بودنگ دانه لسر پروژه بودجه سال 2021 دجوه. جوینا دوه یا جوات وزیران بودنگ دانه لسر پروژه یا سایه بودجه سال 2021 هاتا پاشه خستن بو ابرو. اف زیدتر جسه جاره جوات وزیران دنگ دانه به پروژه آسا بودجه پاش دادخه. لگوری راگهاندنه که نویسینگه ها سرک وزیرین عراق ده جوینا دوه دا مصطفى کاظمی هوشداری دایه جنافچونا سیستما سیاسی و جواکی لعراقه اگر هاتو همو به هفرا لزه نکن ده چاره سرکرنا پرزگریکان دا مصطفى کاظمی گوتیه آلوزین سیاسی لعراقه گریدایی 3 پرسانه او جی دستهلات پاره و گندلی لومانها جروی آبوری و کار بو چاره سرکرنا وان پرسان دکن هەولێر و بەغدا لەسەر پرۆژە ئاسا بوجە ساڵە بەیەکی هەشتنە ڕێکەفتنێ وەزیرێ دارایی عێراقی عەلی عەلاوی ڕاگەهاند دگەل هەرێما کوردستانê دەربارەی پرۆژەی ئاسا بوجە ساڵە 2021 گەهشتنە ڕێکەفتنێ پشتی بڕینا خەرجیên سیادی و حاکمی 112.67 بوجە بۆ هەرێما کوردستانê دشینن هەفدەم وەزیرێ دارایی عێراقی ڕاگەهاند نرخê $1 هەمبەری 1405 دیناران هاتیە جێگیرکردن وزیر دارایی عراق دبیجید محاله روشا دارایی عراق وکه بره بردوان به اگر اکی زیده هیا پشتی 6 یان 7 مهندی یدکی بانکا نافندی عراق نمینه ببس 0 والعرض على العملة الأجنبية فهو سعر يعني مفروض يكون مرن مفروض يكون يعكس الواقع الاقتصادي من العراق طبعا كل ما يكون دەبێت نرخی درا و ڕنگدانەوەی دۆخی ئابووری وڵات بێت بازارەکانی ئێمە پڕبوونە لە کاڵای هاوردەکراو ئەمەش وای کرد کە ئابووری عێراق ساڵ لە دوای ساڵ لاواز بێت بۆیە دۆخەکە پێداچوونەوەیشی وەردەخوازێت پاڵنەرەکانی شتەنیا زیاترکردنی سەرچاوەکانی داهات نییە ڕاستە ئەمە بەشێکە بەڵام بەشیشی سەرەکی نییە گرنگترین هۆکار ئەوەیە کە پاڵپشتی لە کەرتی تایبەت و بەرهەمهێنان بکەین ناتوانین کۆڵی لەوە بکەین کە بەرگەی موچە و دەرماڵەکان بەشی زۆر و گەورە لە بودجە پێک دەهێنێت گۆڕانکاری لە موچە نەکراوە بەڵکو گۆڕانکاری لە دەرماڵەکان کراوە بە گوێرەی خشتەکان ئێمە دەمانەوێت بگەین بە سەقامگیری دارایی چونکە مەحاڵە بتوانین درێژە بەم هەموو خەرجیە بدەین بەبێ گۆڕانکاری ئەگەرێکی زۆر هەیە کە دوای 6 یان 7 مانگی دیکە یەدەجی بانکی ناوەندی نەمێنێت بۆیە هەر دەبێت ڕێ و شوێن بۆ چاکسازی بگیرێتە بەر بەرهەمێنانی نەوت بە گوێرەی ڕێکەوتنی ئۆپێک پڵەس کەم بووەتەوە بۆیە بەبێ گۆڕانکاری قەبارەی کورتهێنان دەگاتە 100 تریلیۆن دیناری لە بودجەدا ناکرێت دۆخی دارایی ڕابرد و بەردەوام بێت لە بودجەدا شایستەدارەکانی هەرێمدانراوە دوای لادانی خەرجی سیادی و حاکیمە دواتر ڕێژەی 112.67 دەمێنێتەوە بەهۆی چەند هۆکارێک نەوتی هەرێم 6 تاوەکو $7 کەمتر لە نەوتی سۆمۆ دەفرۆشرێت لە ڕووی بنەماوە ئێمە لەگەڵ هەرێم لەبارەی بودجەی 2021 ڕێک کەوتوین گفتوگۆش لەبارەی شایستە دارایەکانی ئەم ساڵ دەکرێت و دانوستانەکانیش بەردەوامن هێژان لەسەر جڤینا جڤاتە وەزیران و داکەتنا بەهای دیناری هەمبەر دولاری ئەمریکی شڤانجەباری ji بەغدایە وەردەگرم هەری داوی ڕیاکسیونên مقتەدا سەدر و نوری مالکی هاتنە پێش ku dibêjin banka navendî û hemû bank bûne dîl û gendalên
دەستێ گەندەڵکاران ئەف بگوتنەوان قاش و دەبێژن ئەف بڕیارە بانکا ناوەندی و حکوومەتێ عێراقی ڕزگار ناکە ji qeyranekê derbasî qeyraneke din dike ew ê bacê jî dide feqîr û hejar û fermanberin. Bizanim evrûke ji civata wezîran çi biryarek dêbête derxistin ji bo razîkirina van serên zebelah li Iraqê ku bêywana hiç biryarek li vî welatî bi gelemperî nahête pesendkirin û bicihkirin. بەڵێ ئیمان دیارە کەمێک بەر لە ئێستا کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بۆ دەنگدان بە پرۆژەبوجی ساڵی 2021 دەستی پێکرد. دیارم کۆبنەوەی درێژکراوی کۆبنەوەکەی دوێنەیە کە دواتر وەزیری دارایی کۆمەڵک ینی لە ڕاگەندەکانەوە قسەی کرد کۆمەڵێک بەرگە و بابەتی ناو پرۆژەبوجەکەی ئاشکرا کردووە زەڵجێکی گەوری بە دوای خۆی داهێنا بۆیە ئێستا ئەوەی کە هەیە ینی بەهای دۆلار کە بەرز بۆتەوە بۆ جۆرە ئەمە هیچ قسێکی تیا ناکرێ ئەمە لە کاتێکایەکەوە کو تۆ ئاماژە پێکرا دێک لە مختلف مالکیش ینی نەقدیتونیان هەبوو لەسەر ئەو بڕگای زیادکردنی با بڵێن بەهای دۆلار و کەمکردنەوەی بەهای دینار بۆیە دوجار ینی تاڵکو ئێستا ئەوەی کە ینی ئێمە بە دووادا چونمان بۆ کرد بێ لە هەردوو بۆرسەی حارسێ و کیفاحیش دۆلار با 142,000 دینارە ئەمە ئەوەمان پێڵە کە تاڵکو ئێستا بانکی مرکزی پارەی نەخسۆتە بازار و کە بزانین گۆڕانکاری بەسەر نرخی ینی دۆلار داهاتووە یاننا هاوکات کۆمەڵک ینی مەترسیش دروست بووە لەسەر بانکی ناوەندی لە ئێواری دوێنەوە پشتێنێکی ئەمنی بە چواردەوری بانکی ناوەندیە دروست کرا بۆی کە هێرش نەکرێتە سەر بانکی ناوەندیە خۆت خۆپشاندەران ینی نزیکی بانکی ناوەندی نەکەونە چکە ئێستا هەشتاکێک لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە ڕاگەیەنداوە بۆی کە بازرگانان و هاوڵاتانی ئاسایی شتەی بەشدار بن و خۆپشاندان لە بەردەم بانکی ناوەندی بکەن ئەمە لە کاتێک ئەم بڕیارە بەدەست حکوومەت و ئەنجومەنی وەزیرانە نەک خودی بانکی ناوەندی پامێ باس لەوە شتم کە ئێستا بەشێکی زۆری بازرگانەکان و بازاڕیش نرخی کەلوپەر و ئامێرکاربایەکانیشان بەرز کردوێتەوە بۆم مەبەستا ژووری گشتی بازرگانی عێراق لژنێکی هەمیشەیان هەیە باوکاری ئەمنی اقتصاد بەنێو بازار و شوێنە بازرگانیەکانە ئەگەرن بۆی کە بزانن هەر شوێنێک نرخی بەرز کردوێتەوە لە ئێستاوە ئەوە ڕوبەڕۆی دادگای بکەنەوە چکامە بۆتەوەی ئەوەی کە کۆمەڵک بازرگان بازارکە سەغلالەکەن وە ئەگەر بێت و پێشتر ئامێرێک بە 300 دلار بێ ئێستا ئەیدەنە 320 دلار یاخۆ 300 دلار بۆی کە بۆ پێی ئەوان پێشووتر وە بە نرخی جێگیرتر ینی ئەو کەلپۆلانی خۆیان بە جملەکەڕەوە ئێستا ناکرێت ینی ئەو بازارە سەغلالکەن و بەو شوێ ساغیکەنەوە لە بازار بۆیە ئەو لژنەیە ئێستا ینی کەمێک بەر لێسا لە کاتژمێردەوە دەست بەکار بوون و بەناو بازاڕەکان ئاسوورەنەوە ئەو کاتەمە تعمیم کراوە بۆ هەمووی عێراقیش و دیارە ئێستا ئەنجومەنی وەزیران لە چاڕانی ئەوەیە کە کاتژمێر ینی نیو کاتژمێرێکە کە کۆبوونەوەکەی دەستی پێکردووە لە کاتژمێر دوو ڕۆژنامەنووسان کۆکرێنەوە بۆی کە حەسەن نازم وەکو تۆبێژی ئەنجومەنی وەزیران کە وەزیری ڕەشنبیری شەدەرەکەی و دوجار ئەنجامی کۆبوونەوەکە ڕاگەیەنە کە ئایا پرۆژەبوجەی ساڵی 2021 پەسەند کراوە یان نا ئەگەر ئەو پرۆژەبوجێ پەسەندکراوی و دوجار ڕەوانی پەرلەمانی عێراقێک کە پەرلەمانی عێراقیش کۆبوونەوەکانی لە ئێوارەی دوێنەوە ڕاگرتاوەکو حوت یەک و دوای سەرساڵ بۆیە دوای سەرساڵ ئەگەر پەرلەمانتاران گەڕانەوە بۆ بەغدا ئەو کات دەسەکرێتەوە یەکەم کۆبوونە تایبەتە بێ بە پرۆژەبوجەی ساڵی 2021 و خوێندنەوەی یەکەم و دومی بۆکرێ پاشان ئەگەر ڕازی من لەسەری پەسەند نەگرێ بۆی هەموو گۆڕانکارانی کە لە نێو با بڵێن پرۆژەبوجەکەی کراوە ئەمە ڕخنی توندی بە دوای خۆی داهێناوە ئەوکات گرانی بازاڕی هەر لە ئێواری دێنەوە بە دوای خۆی داهێناوە بۆیە ئێستا ینی ئەو بڕیارەوەی کردووە بە تایبەت ئەو دوو نەقلی هەرێک لە مالکی و مقتەدە سەدر وای کردووە کە ئەمڕۆ کۆبنەوەکە درێژە بکێشێ و پێچێ هەندێک گۆڕانکاری ورد لە باشە شەوان ئەو گۆڕانکاریان توژێ بەحەز دکەی ممکنە ئەو ئالتەرناتیڤێن سەدر و مالکی دخوازن ممکنە چ بن لە جهێ بێنرخکردنا دیناری عێراقی؟ بەتاکید ئەوان هەڕشەکانیان عادەتەن لەسەر ئەنجومەنی وەزیرانە بەڵام دوجار ئەگەر ینی ئەنجومەنی وەزیرانی هیچ گۆڕانکارێکی تیانەکە ئەوان پەرلەمانتاریان هەیە هاوپەیمانی سایرۆن زیاد لە 52 پەرلەمانتاریە لە نێو پەرلەمانی عێراقەوە کە سەر بە سەدرن باوکات ینی نووری مالکیش کە دەوڵەتی یاسا هەیە 22 پەرلەمانتاری هەیە لە نێو پەرلەمانی عێراق بۆیە ئەتوانن لە ڕێگەی پەرلەمانتارەکانیانەوە لە ڕێگەی لژنەی یاسایە لە ڕێگەی لژنەی داراییەوە کە چەندین ئەندامیان هەیە لەو لژدانەیە ئەتوانن گۆڕانکاری گەورە بکەن لە پرۆژەبوجەکەی بەڵام ئەمە دوجار عێراق ڕزگار ناکەن لە قەیرانی دارایی گەورە چون هەر بەشێکی زۆری پەرلەمانتاران دوێنە ئەو هۆشداریانەدا ئەگەر بێت و ئەو وەرەقی بێڤاکە بۆ وەرەقی چاکسازی ناسرا و پێشووتر کازمی ڕاگەیاند بوو ئەگەر بێت و ینی خاڵەکانی نەخرێتە بواری جێبەجێکردنەوە بۆ مانگی سێ ینی بەشێکی زۆری پەرلەمانتاران ئەم قسانەکە تەنانەت لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکانیشانە ئاماژیان پێکرد ینی ئەگەری زۆری هەیە بۆ مانگی سێ ینی ڕەسیدی بانکی ناوەندی نزیک بێتەوە لە
سفر کامەش هۆشدارێکی گەورە و مەترسیدارەکە عراق بەڕێ دارخانێکی ئابووری گەورە بە بۆیە ئێستا ینی هەوڵەکان لەوەیە چڕکران و تۆتاوکو بتوانن کە بە میکانزمێک پرۆژە بودجەکە دەستکاری بکرێت ئەمڕۆ چونکە زۆر دەرفەتیشان لەبەردەستان یەچکان دوێنە کە کۆبوونەوەیکی چڕی پێنج کاتژمێریان کرد ینی بە میکانزمێک بێت کە پەرلەمانی عراق زۆر نەقدی لەسەر نەبێەوە لیژنەی یاسایی گۆڕانکاری گەوری پێدا نەکەن بەڵام تەواوی کوتلەکان بەتایبەت لە ڕووی کەمکردنەوەی دەرماڵە و مخەسەساتی مامۆستایان یعنی کەمکردنەوەی موچەی فەرمانبەران ئەمە ببووە جێی نەقدی زۆرێکی پەرلەمانتەران ئەیان بە تەواوەتی هێڵی سوورە و ڕەتیەکەین بۆیە دوجار ئەمە کێشمەکێشی زۆرە کێشە پێ ناچێت پەرلەمانی عراق شەرەوە بە ئاسانی پەسەندی بکات. شوان جەباری ji Bexdayê li gel min bû hikûmeteke ku nikare endamên xwe nikare perleman dê çawa bikare bazar kontrol bike ew jî pirsiyarek e. Hêjan de projeya Sabûca Iraqê da nirxê bermîlekê neftê bi $42 hatiye diyarkirin. Niha nirxê yek bermîlê gehiştiye serûyî $5. Bi sporeke warê neft û enerjiyê dûr dibîne digel bilindbûna nirxê neftê li bazarên cîhanê di projeya Sabûca Iraqê da destkarî nirxê neftê bêkirin. Ew dibêjît eger hat û nirxê neftê dakete kêmtir ji $40. Iraq ji Libnanê xirabtir lêt. لە پرۆژەسەی بودجە نرخی یەک بەرمیل نەوت بە $42 خەمڵێنراوە لە کاتێکدا ئێستا نرخی نەوت گەیشتۆتە سەر و $50 بۆ هەر بەرمیلێک. پسپۆرەی بواری نەوت و زا بە دووری دەزانێت لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا لە نێو پرۆژەسەی بودجەدا دەستکاری نرخی نەوت بکرێت. ئەگەر بات بە نرخەی زیاتر بنووسن ئەو کات و نرخی نەوت هاتە خواری ئەو کاتەی کورتێنان واتە عەجزی موازنە زیاتر دەبی بۆی نرخەکی کەمتر دانرا لە نرخی بازار تاکو کار نەکرا لەسەر زیادکردنی کورتێنانی بۆ جاز کە بودجەی 2021 بەپێی ئەو تەقدیراتێکە هەیە لە ئێستاوە 58 تریلیۆن دینار کورتێنانی هەیە. ئەگەر نرخەکەی زیاتر کەی ئەوەی تەقدیر کرایە کورتێنانەکە زیاتر دەبیتن. ئەگەر هاتوو ساڵی 2021 لەو نرخەی زیاتر بوو هەرچەندە زیاتر بی ئەم بڕی کورتێنانەکە کەمتر دەبیتەوە ئەمەش بۆ سوودی ئابووری عێراقە. بودجێ عێراق بە 150 تریلیۆن دینار خەمڵێنراوە داهاتی بەردەستی حکوومەتیش مانگانە 92 تریلیۆن دینارە. بەم شێوەیە کورتێنانی دارایی 58 تریلیۆن دینار دەبێت. ئابووری ناسیەک ئاماژە بۆ دەکات لە کاتی بەرزبوون و نرخی نەوت دەتوانرێت بە بودجەی تەواوکاری کورتهێنان پڕ بکرێتەوە. عێراق ئەتوانێت بودجەی تەکمیلی هەبێ واتە جگە لە بودجە ئاساییەکە بودجەیەکی تەکمیلیە بێ ئەو ئیزافە بەهاینەوتە ئەخاتەوە سەری ئەوە ئەبێ ئەوەش دیات بکەن کە عێراق هەوڵەکانی بەردەوامە بۆ زیادکردنی بەرهەمهێنانی نەوت کە ئێستاکە 3,250,000 بەرمیلە لە ساڵی 2021 ئەگەر نرخی نەوت دووبارە دابەزینەیەکی بەخۆی بینی ئەمە زیانێکی گەورە بە بودجەکە ئاگەێنە. عێراق بۆ پڕکردنەوەی کورتێنانی بودجە چەند پلانێکی لە بەردەمدایە وەک دابەزاندنی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار هەروەها کەمکردنەوەی دەرماڵەی فەرمانبەرانی عێراق بەڵام دیار نییە لە ئەنجومەنی نوێنەران لە کاتی پەسەندکردنی پرۆژە یاساییەکەدا دەنگ لەسەر ئەم بەرگانە دەدرێت یاخود نا. نەورۆز عەبدوڵڵا کوردستان 24 هەولێر. بلندبوونا دولار هەمبەری دیناری عێراقی بەهای gelek kelûpel û zêr jî bilind kiriye. Welatî û kasibkar dilgiranin bi spûrekê aborî dibêjît. Eger Parlamenta Iraqê yasayeke taybet dernexe, bazar dikeve destê dewlemendan hejar. Hejartir dibin tenê dewlemend, sotmend. لە بەردەم بۆرسەی ئاڵوگۆڕی دراوین نرخی دۆلار بەرامبەر بە دینار ناجێگیرە و هاوڵاتیان زیاتر لە تۆڕە کۆمەڵاتەکان چاودێری هەڵبەز و دابەزی نرخی دۆلار دەکەن. ئەم پیاوە دۆلار فرۆشە چاوی لەسەر تۆڕە کۆمەڵاتەکانە بۆی نرخی دۆلار بزانێت نرخەکان بە جۆرێکە هەر نرخێک بڵیت دۆلار بەرامبەر بە دینار ئەوە نرخەکە لە بازار دەبێت بۆ ژمارەیە. ئەو پشێویەش وای کردووە هاوڵاتیان بە عەلاگەیەک پارەوە بێنە بازار و چاوەڕێ دەکەن کە نرخ بەرز ببێتەوە ئاڵوگۆڕ بە دراو بکەن ئەوان داوا دەکەن نرخەکان جێگیر ببێتەوە. جاری وایە هەوایی دەڕوا 5,000 دینار سەرەکەوێ یان 2,000 دینار دابەزێ یعنی خەڵک ئابووری خەڵک سفرەکاتەوە خەڵک بێسیقە دەبێت لە بازارڕا کێشەکە ئەوەیە. دووەم عێراق خۆشی نازانێت چێکە ئابووری عێراق بەرەو سفربوون دەڕوا
یعنی پارەی عێراق خۆی وای لێ کردووە هەرێکی هەڵەسێ قسەیەکە هەرێکی هەڵەسێ حکوومەتێکە لە عێراق یعنی هەر حیزبێکیان هەڵەسن بڕیارێکە دەن لەسەر درا و لەسەر دۆلار بێ حکوومەتیە. بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی پشێوی لە بازار دروست کردووە بە جۆرێک نرخی کاڵا تا دێت بەرز دەبێتەوە. هاوڵاتیان دەڵێن نرخی دۆلار چەند زیاتر هەڵکشێت کاڵاکان گرانتر دەبێت. دونی ئێوارێکیمە ڕوونمانما بۆ کڕیتم بە 1000 ڕومعێک بوو بە دوم کڕیا ئەوەش لەبەرچیە تەنها لەبەر ئەو ڕاگەیانانەیە کە لە مەسلحەتی خۆیان دووسێ قسەیەکەن دۆلاری گرانەکەن و فترەك لەوەی پارەکی باش خێری لێ بکەن و قڕیش بەسەری فەقیرەکەی بێ ڕوون فڕیە برینز فڕیە شەکر فڕیە پێشتر وەرەقە بە 122 بوو من بخۆم دوکانم هەیە هیترمان دەینا بە 20 دلاری دەکرد 24,000 ئەو 20 دلار تەقسیم 130 دەکەین زیاتر دەکا کەواتە ئەشیاکان هەموو گرامی کە بە دۆلار بی مەواد گران دەبی. لەگەڵ بەرزبوونەوەی نرخی کاڵا نرخی زێڕیش بەرەو بەرزبوونەوە چووە بە جۆرێک لە ماوەی هەفتەیەکدا بۆ هەر مسقالێک زێڕ 40,000 دینار زیادی کردووە. ئەم نرخەش بەرەو سروتر دەڕوا. ئەو 1970 نرخی ئۆنسێکی زێرە بە مقابلی یەک مسقال 5 غرام زێری عیاری بیستویەکی خۆمان بیستویەک کە عێراقی یان خەلیجیە دەکاتە 265 دلار ئەو 265 دلارە بە نرخی 123,000 دیناری ئەو کاتی بڕی بەهاکەی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی نرخێکی جیاوازتر بوو. ئێستا 265,000 بەپێی نرخی ئۆنس بەراوردێکی بۆ بکەین دەکاتە 363,000 دینار. کاریگەری دابزین نرخی دینار بەرامبەر بە دۆلار زیانەکەی لەسەر هاوڵاتیان دەبێت بە جۆرێک نرخی سەرجەم کەلوپەلەکان بەرەو بەرزبوونەوە چووە. پسپۆڕێکی ئابووری دەڵێت ئەگەر بە یاسەیەک ڕێگری لێ نەکرێت ئەوە کاریگەری خراپی دەبێت. پێشەوەی ئەو نرخانە کەم و زۆری تێدا بکەوێت لەسەر پەرلەمانی کوردستانە یاسایەک بۆ کۆنتترۆلکردنی دۆخەکە دابڕێژی بۆ نمونە ئەگەر ئەو بڕیارێکە دراگە جێبەجێ بکرێ هیچ گومان لەوەدا نییە تەنگەژیەکی زۆر و گروکفتێکی زۆر دەکەوێتە ناو قتاعی عقارات. دابەزینی نرخی دینار بەرامبەر بە دۆلار بۆ دەگەڕێتەوە کە حکوومەت عێراق کوتێنانی بودجەی پێکەم بکاتەوە. پێشبینیەکان بۆ دەچن نرخی 100 دلار بەرامبەر بە دینار بگەێنێتە 145,000. ئەمەش بە جۆرێکە نرخی کاڵای بەرز کردوێتەوە کە مەترسی لەسەر بازار دەبێت. بۆشمەساڵە کوردستان 24 هەولێر. دەگەلبێ حکوومەتە عێراقی حکوومەتە هەرێما کوردستانی هەوڵێن جدیددا بۆ گەهشتنا ڕێککەفتنێ. وڵاتی گاوێن حکوومەتە هەرێما کوردستانەیە بۆ حکوومەتە دیگەل لە حکوومەتە فیدرال بگەهشتن بڕێککەفتنێ بلندن نرخینن و دەبێژن. نیەتا بەغدا یا پێدانە مافێن کوردان نینە ئارمان جاوان بچووکردن و نەهشتنا هەرێما کوردستانێ. دانوستانên her du hikûmetên Herêmê û Iraqê ji wî gihiştin û prekeftinê berdewam in. Ji wî bi dawî hatina vê rewşa zehmeta darayî û dabînkirina mûçeyên fermanberên xwe, hikûmeta Herêmê bi hemû rengan amadekariya xwe nîşan daye da ku gel Bexda bigihare keftinê. Welatiyên Herêma Kurdistanê çavê wan li ser van danûstana ye û gavên hikûmeta Herêmê bilind nirxînin. Lê wekî ew dibêjin, aliyên Iraqî astangan dirûst dikin û naxwazin Kurd bi mafên xwe şad bibin. Ava dijatiyal gel Kurdahê ameten. Ku tu bijî Kurd hebûnê da hebî da salatek tişev kefte lepê va Kurda Ereb û Faris û Tirk hebet qebîl nakin. Hûca şon demeye çît î heceta lê digirin. Heceta wa çi ye? Kurd nemînin. Kurdistan nemînît. Pahangî em bînîn wevdêt hikûmetê yel Bexda hîviya danûstan dinatkan û vahangî em sosyal medyayê dibînin an qanat fazayê em hingî me gulê bît em bînin cemaat hikûmeta Herêmê her yel wêrê. û enka vê dîtnamet gelwa çi serxûne hêla hikûmeta Herêmê. Hikûmeta me nebixûtiyat. Hikûmeta me va hemiya qewîtiya saxotra vî miletî daf milete bijît. داف ملت راحتي ببات هي تعب وزحمته بديش شخينا شهيده هاتي وجود افقوشيا بجام دخوزتين رب العالمين حكمته ما سر بخيت ونحق بشكنت ان شاء الله بقياده ما فيت كات بو في ملاتيت كات هي تضعيات هامش ديال حكمته العراق موافقه بيت بس دم ملاته غونزو جيناكات یا کل سرملên hikûmeta Herêmê pêwîst e bi zêdehî ve jihatiye kirin. Lê hêşta jî Bexda amade nebûye dam bi mafên Herêmê dana û digel da bigihare keftinê.
ئەندامێکە بەریا جوات و نونەرێن عێراقی ژێراتگەهینە شاندا حکوومەتە هەرێمێ هیچ پاساوێک ji بووی عێراقê nehêlaye. Her wisa destûr û yasa jî li hember pêdana mafên gelê Kurd rêgîr nînin. كو دستور تمانا عدنا كتن كتو باش هرم كردستان بنيري تشري جرني نكوتو موتن وقوت خلكي هرم كردستان راجري راستي مسألة يسويجي بجد 2019 ريك ادت حكمته فدرال كو باش بجه هرم كردستان بنيري تنو بشتي برينا او نسبات كو بجن زراف مات كافيتن يسود ماي كدر كتميل عجز ماليجي هرم كردستان قلت ام ترازينا نفط تسليم يبكين ام ترازينا نيفا دروازن سرود هاتيون تسليم بكم كانت لاينا كان الشيعانة نف برلماني دال العراقي حسنا كان ركفتن شبيتن بۆ دەمازدەتری 10 ڕۆژانە شاندێکی حکوومەتە هەرێمێ بسەرۆکاتیا جێگیری سەرۆکی حکوومەتە هەرێمێ بەغدایە و چەندین دانوستان و جوین ئەنجام داینە و ئامادەیە هەرێمێ ji بووی گەهشتن پرێگەچارەیەکێ ji بووی شاندنا شایستەیەن دارایی و موچێن فەرمانبەرên هەرێمێ نیشاندایە. لێ حکوومەت و ئالیên عێراقی تا vî demî jî amade nebûne serpêdana mafên herêmê bigihêne rêkeftinê. Weke çavdêr jî dibêjin, layenên Iraqî dixwazin herêmê lawaz bikin weke parêzgehek ji parêzgehên Iraqê mamela seredariyê gel herêmê bikin. Mesûd Mihemed, Kurdistan 24 Duhok. دو هفته عربین هاورده به پشتوانی حشد شعبی کتن ناوا گنده پلکانه خانین کردانین والا بونه پناگی هوان. هرچند پیشتر پارلمان و وزیر داده عراق بریارا در باس نکرنا عربین هاورده و راوستان دبو گتبو نابه لی به پشتوانی سوپا و پارزگار سپاندی عربین شمر به کیف دلی خانه چت خوازند کن؟ لە دوایەوەی لیژنەیەک لە پەرلەمانی عراقەوە پێک هات بۆ ڕاگررتنی هاوردەکردنەوەی عەرەبی هاوردا دوجارە و هەڵمەت و تعریبە بۆ ناوچە جێناکۆکەکان بە تایبەت پەلکانە و سەرگەڕانیش ڕاگیرە. ئەندامێکی ئەو لیژنەیە کە تعریبی ئەو ناوچانەیان ڕاگرتووە دەڵێت چارەسەر ڕاگررتن نییە و پێویستە مادەی 140 جێبەجێ بکرێت. تا ئەو مادە دەستوریەش جێبەجێ نەکرێت بارودۆخەکە سەقام ژێر نابێت. ئەو حاڵەتانێکی هەیە ئێستا بە شێوەیە کاتی ڕابگریت و چارەسەر بکرێت چوو ئێستا دەبینی تعریبێکی نوێە کە دەکرێت بە ناوێکی نوێە زەوی و مڵک و عەردی کورد دەستێنرێتەوە خەڵکێکی کە دێتن وەردەگریت بەڵام ئەوە چارەسەری کە ڕیشەی کێشەکان ناکە ئەولژنە بەڵکو چارەسەری دائمی ئەوەیە کە جێبەجێکردنی مادەی 140 کە ئەو مادەیە کاتی خۆی ژمارەیەک خەڵک یان لایەنی سیاسی یان پەرلەمانتار دەیانگو ئەو مادە مەفعولی نەمایە مادەی بەسەر چووە بەڵام خۆشبەختانە محکەمەی ئیتیحادی گوتی کە مادەکە هەتا ئێستا مادەیەکی دەستوریە وا پێویستە جێبەجێ بکرێتن. سەرۆکی لیژنەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە پەرلەمانی کوردستان لەو بڕوایەدایە سیاسەتی تعریبکردنی پەلکانە و سەرگەڕان ئێستاش بەردەوامە بەڵام ڕاگررتنی ئەم تعریبە چارەسەری بارودۆخەکە ناکات بۆیە هەموو لایەنەکان پێویستە هەوڵیەوە بدەن مادەی 140 جێبەجێ بکرێت. بەداخەوە تاکو ئێستا حکوومەتێک بە دوایەکەکانی عراق کە لە ئەستۆی ئەواندا ئەو مادەیە جێبەجێ بکات تاکو ئێستا جێبەجێ نەکردووە و ترسی لەوەیە کە ئەو مادەیە جێبەجێ بکات ناوچە کوردستانیەکان لە کۆتاییدا کە ڕاپرسیە بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان هەڵبژێرن. لە ئێستادا پێویستە عەرەبە هاوردەکان ڕێگریان لێ بکرێت لە هاتنیان بۆ ناوچە کوردستانیەکان بەوەی کە ڕەوشی ناوچە کوردستانەکان ئاسایی بکرێتەوە ئاسایی کردنەوەژێکێکە لە خاڵەکانی مادەی 140 دەستور کە ئەو عەرەبە هاوردانەی هاوردە کراون بۆ ناوچە کوردستانەکان بگەڕێنەوە پارێزگای خۆیان. ماوەی زیاتر لە 3 ساڵە عەرەبە هاوردەکان هەر جارە و هەڵدەکوتنە سەر گوندێکی سنووری ناحیەی سەرگەڕان بەڵام ئەو عەرەبانە زیاتر بە چاوی تەماحەوە هەڵدەکوتنە سەر گوندی پەلکانە بەهۆی ئەوەی خاکێکی زۆری کشت و کاڵی هەیە و پاژەوەش دەیانەوێ زەوی و زاری گوندەکانی تریش داگیر بکەن و تا ئێستاش کێشەکە بەردەوامە و بەشێک لە عەرەبە هاوردەکان هێشتا لە ناو گوندی پەلکانە ماونەتەوە و پێداگرن لە سەرمانەوەشیان. ڕێنا سەعالی کوردستان 24 هەولێر.
ئەە سروشتێ سەرک و سەرکوەزیرێن وڵاتە گەوادە دەسەڵاتێدا نامینن گوتنێن خۆش لەسەر کوردان دکەن. سەرکوەزیرێن بەرەیە تورکیە و سەرکێ پارتیا سباڕۆژێ ئەحمەد داوتۆغلو گوت لە تورکیا خفتنە بە زمانی کوردی خیانەتە. ئەگەر ئەو ما بە سەرکوەزیر وی ئوفیسا جڤاتە وەزیران لە دیاربەکرێ بەتکرد. ئەحمەد داوتۆغلو لەسەر قەدەغەیە زمانی کوردی ئاخەوی گوت لە تورکیە مافێ کوردانێ هەلبژاتنێ وەکێ تونەتێ حەسابکردن. سیستەما قەیومان لەسەروان تێپەژراندن. داوتۆغلو گوت ئەگەر ئەو لەسەر پۆستێ سەرکوەزیرتیە بەردەوام بووە ئەدەوی ئۆفیسا سەرکوەزیرتیە لە دیاربەکرێ ڤەکربا و وی هەنێک جاران جڤینا جڤاتە وەزیران لە دیاربەکرێ لەدارخستبە. سەرکوەزیرێن پێشترێ تورکیا و سەرکێ پارتیا سبەڕۆژەیانەها لەسەر بانگێن گرتنە هەدەپێ گوت پارتیا مەهەپێ پەیامێ ددا ئالیگرێن خوا لەو ما داخوازە گرتنە هەدەپێ دکەن لێ هەدەپێ بدەنگێن خەلکێ ئەو ماف بدەست خستیە لە پەرلەمێنتێ گرتنا پارتیان دبنگەهێدا خەلەتە. ئەحمەد داوتۆغلۆ ئیلونا ساڵە 2014 بوو سەرکوەزیرێن تورکیا حتا گولانە ساڵە 2016 نێزی 2 ساڵان سەرکوەزیر بوو. پێواژویا ئاشتیە تێک چوو دەماویدا شەڕێخەندەکان دەست پێ کرد پشترا داربەیە سەربازیە شکستی لە تورکیە پێک هات. بە 100,000 کەس هاتنە گرتن ji kar hatine avêtin bi hizaran jî ji Tirkiya reviyan. Li Tirkiye nîqaşên li ser bangên girtin û nehiştina HDP germin. Serokê MHP dibêjî bi her halekê be divê HDP bêgirtin nemîne. Rêveberê HDP Dugan Erbaş bi Kurdistan 24 axivî got. Desthilat di nav tengasiyên siyasî aborî da xendiqiye. Dixwaze wiha bi gotina girtina HDP rojevê biguhere. Saldıranların vicdanları kurup ev demekiye di nav siyaseta navxwe ya Tirkiyeyê da li ser banga serokê MHP Bahçelî